کاژمێر لە دوای کاژمێر بای دلار بەرامبەر بە دیناری عێراقی ڕوولاڵکشان و ڕوو لە بەرز بوونەوە لە بازاری دراوەکەی سلێمانی ئیسماعیل محەممەد یەکێک لە ئەو کەسانی کە چەندین ساڵە سەرقاڵی هەڵگۆڕی دراوە لەم بازارڕە میوانمە لەسەر دوای نرخی دلار بەرامبەر بە دینار و هۆکاری بەرزبوونەوەی بای دلار میوانمە بێزانەرەکان لە خۆی وەرەگرم کاک ئیسماعیل سڵاو دەبێم کاتەوە باش لەگەڵکردنەوەی بازار ئەمڕۆ لە بازارەکە بای دلار تا چەند بەرزبوونەوەی بەخۆ بینیوە تقریبا 160,000 بینیوە ئێستا لە 20 ساڵی ڕابردووە کە کاتێ ئەم دینارە چاپە نوێ هاتە ناو 150,000 بوو لە خلالی ئەم 20 ساڵام سیعرەی نەبینیوەتەوە کە ئێستا بینیوێتی. هۆکار چییە؟ سەرباری ئەوەی کە بانکی ناوەندی ڕاگەیان چەند ڕێکارێکگرێتە بەر بۆ جێگیربوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار بەڵام تا دێ نرخەکان هەر ڕوو لاڵکشانەوە تۆڵی لە 20 ساڵی ڕابردوو هێندەی ئەمڕۆ بەهای دۆلار بەرز بۆ هۆکارەکان چی؟ هۆکارەکان بانقی ناوەندی عێراق ئەیەوێ دۆلار سەرفکە دۆلارەی کە سەرفی ئەکات لە ڕێی چیەوە سەرفێکات تۆ گەر چوویتە سەفەری دەرەوەی وڵاتت کرد مەبلەغی پارەت پێدا ئەم مەبلەغە پارانەی لەو چەند شوێنانەوە کە ئەدرێت بازار تێر ناکات بەشی بازار ناکات تەڵەبی زیاتری لەسرە لە بازار لەوەی کە ئەو بەو شەرت و مەرجانە ئەیەوێ تەوزیعیکا لە بازارڕە. چەنەوە دروستە بەشە لە چاودێران و شارەزانەڵێن هۆکاری بەرزبوونەوەی بای دۆلار بەرامبەر بە دینار زیاتر ئەقلیمی و سیاسیە وەک لەوەی ئابووری بێت. زۆر تەواوە ئێستا حکوومەتی عێراقی لە باشترین وەزعیەتی لە ڕووی مادیەوە بەڵام ئەو نەوتەی کە ئەیفرۆشێ لە بانقی پارەکەی دەچێتە بانقی فیدراڵی ئەمریکی نایدا بە بانقی ناوەندی بۆ شەرت و مەرجەی کە لەسەری داناوە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان من لە ڕابردووش ئەوم بە ڕێستانوت وتم ئەگەر عێراق دەستکراوە بێ و دۆلاری باشی لە بەردەست بێ و بتوانێ بفرۆشێ سەرف کات ئەتوانێت سیعرەی دۆلار بێنێتەوە و سیعرەی کە 145 نەخێر بۆ 146 و 47 و 48 بیەنێتەوە بە سەریعترین کات بەڵام ئەو دۆلارێکە ئیمڕۆ سەرفی ئەکات 100 ملیۆنە 150 ملیۆنە بەشی بازار ناکە اینجا لەم حاڵەتانە ئەم دۆلارە ناگاتە ناو بازارڕەکە ئەم دۆلارە کە سەرف ئەکرێت لە ڕێیترەوە ئەم دۆلارانە احتیمالەیە تاجرەکانەوانەی کە بە قووەتە نێڵم گەیەتە بازار بۆیە بازار تێر ناکات. اینجا ئەگەر بیر بکەیتەوە حکوومەتی عێراقی نەتوانێت هەنگاوی باش بنێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی بەهای دینارە بۆی لە دەست دەرنەچێت سیرکە لە میزانەی 2023 140 تریلیۆن دیناری هەیە کە ئەکا نزیکەینەوە 5 ملیار دلار بۆ 100 ملیار دلار باشە سەرفی ئەگەر تەوزیعیکەی بەسەر مانگەکانە هەمومان جێبەلای کەمەوە 8 ملیار و نیو ئەوەندەی دەوێت 8 ملیار و نیو دلاری دەوێت سەرفی بک بۆ ئیشوکارەکانی دەوڵەتی بە هەموویەوە ئەگەر ئابەم جۆرە دلار بخاتە بازار لە ڕۆژێکا 100 ملیۆن 80 ملیۆن 150 ملیۆن سیرکە لە مانجێکان ناتوانێت 4 ملیار دلار بخاتە بازار لەم کاتا 4 ملیار دلاری تر نەقسی ئەبێ حکوومەتی عێراقی ئەم نەقسە بەچی پڕەکاتەوە باش وایە حکوومەتی عێراقی ئەوانەی کار بەدەستن حلێک بدۆزنەوە بە زووترین کات بگەنە نەتیجەیەک لەگەڵ بانقی فیدراڵی ئەمریکی بۆی تووشی ئەم نەقسەی تر نەبن لە میزانەی 2023 تۆ 8 ملیار دلارت ئەوێ سەرفیکەی لە ناو وڵات ئەم 8 ملیار دلارە ئەگەر دلار ڕۆژانە تۆ 100 ملیۆنیش بفرۆشی بە بەردەوامی ناگاتە 4 ملیار دلار 4 ملیار دلار تۆ 4 ملیار دلاری تر نەقسەتە بێ ئەم نەقسە بەچی پڕەکەیتەوە جارێکی تر پەنابەیتەوە بۆ دیناری عێراقی بیخەیتە بازار ئەوەندەی دۆلاری ئەمریکی بەرزە بێتەوە نابێ ئەبێ حکوومەتی عێراقی و کاربەدەستانی عێراق مەسلحەتی دەوڵەتی عێراقی بخەنە پێش هەموو مەسلحەتی شخصی خۆیان ئەبێ کارێک بکەن بەڕاستی نێڵن هەڵ ئاوسان دروست بێت.